جەنگی 20 ساڵی ئێرانی عوسمانی 940-960 کۆچی کارەساتێکی گەورەی بەسەر کوردستان هێنا. ئولامە سوڵتانی تکەلو و حاکمی ئازەربایجان کە یەکێ لە گەورەی گەورەکانی قەزڵباش بوو لە شاتاماز یاخی بوو، پەنای بۆ سوڵتان سلێمانی قانونی برد. ئولامە بوو بە مای تێکدانی نێوانی هەندێک لە ئەمیرانی کورد و عوسمانی، هەروەها توانی هانی ئیبراهیم پاشای سەدری عەزەم و سوڵتانی عوسمانی بدا بۆ پەلاماردانی ئێران. لەشکری عوسمانی کە بەشێکی پێگات بوو لە هێزی ئێلەکانی کورد بە سەرکردایەتی ئیبراهیم پاشا و بە چاوساغی ئولامە بەناو کوردستاندا هێرشی کردە سەر ئازەربایجان و پایتەختی دەوڵەتی سەفەوی داگیر کرد 940 کۆچی. بۆ جێگیرکردنی ئەم سەرکەوتنە سوڵتان سلێمان خۆشی بە هێزێکی گەورەوە بەناو کوردستاندا ڕووی کردە تەورێز و بۆ بەسەربردننی زستانی سەختی و ساڵا لە هەمەدانەوە دیسانەوە بەناو کوردستاندا ڕوویکردە گەرمیانی بەغداد و بەغدادی لەدەست قەزڵباش دەرهێنا 940 کۆچی. سوڵتان هەر بەناو کوردستاندا گەڕایەوە بۆ ئەستەمبۆڵ. شاه تەحماسب تەورێزی گرتەوە و تا شاری وان پێشڕەوی کرد. دوام شەڕانە هەردوو دەوڵەت لەبەر گیرروگرفتی ناوەوەی خۆیان و بەهۆی خەریکی هێزەکانی عوسمانی بە لەشکرکێشیەوە لە ئەوروپا و خەریکی هێزەکانی ئێرانی بە بربەستی هێرشی ئۆزبەکەوە هیچیان نیان ئەپەرژایە سەر سازانی پەلاماری گەورە بۆ سەر ئەوی تریان تا هەڵقاز میرزای برای شاه تەحماسب هەڵات و پەنای بۆ سوڵتان سلێمان برد و هانیدایەوە بۆ هێرشبردنە سەر ئێران 953 کۆچی. عوسمانیەکان هێزێکی گەورەیان بۆ پەلاماردانی ئێران سازدا. شاهر کە هەواڵی بزوتنەوەی لەشکری دوژمنی بیست خۆی تەورێزی بەجێ هێشت و شنەبغازانی کردە بارەگای خۆی و فەرمانیدا بە نێردراوەکانی کە هەموو شوێنەکانی سەرڕی لەشکرکێشی تورک ئاگر بدەن و دانەوێڵە و جای تێدا نێڵن و جۆگەکانی پڕبکەنەوە. فەرمانەکانی شا لەو بارەیەوە ئەوەندە بە خێرایی وردی جێبەجێکران بە قسەی مێژوونووسانی ئێران سوپای هێرشێنی تورک نە دڵۆپی ئاو و نەگەڵایەکی سەوزی لەسەر ڕێگەی خۆی دانەدی. سوڵتان سلێمان ئەم جارە شۆ ناو تەورێز 955، بەڵام ئەم جارەش لەبەر کەمی خۆراک و ئالیک بە ناچاری چۆڵی کردو بەناو کوردستاندا لە ڕێگەی وانەوە گەڕایەوە پایتەختەکەی خۆی. دوا بەدوای ئەو تەحماسب هاتەوە ناوچەکە و هێزێکی نار بۆ سووتاندن و وێرانکردنی ئاوایەکانی ئەخلات، گزلدرا، عادل جواز. لە دوایین قۆناغی جەنگی 20 ساڵەدا تەحماسب لە 4 قۆڵەوە هێزەکانی خۆی ناردە سەر ئاوای و قەڵاکانی ئەرجیش، باگیری، پاسین، وان، موژ، بەندماهی، عادل جواز 960 و سەرانسەری ئەو ناوچەیان لە ئاگر و خوێندا نقم کرد. شا خۆی چوە سەر قەڵای ئەخلات و گرتی و تەختی کرد. پاش 3 مانگە مارۆدان قەڵای ئەرجیشی گرت و لە تۆڵی ئەو لاساری قەڵادارەکان نواندبیان شا فەرمانیدا کەولی سەری ئەو کوردانەی قەڵاکەیان پاراست بوو بە زوێندویەتی بگورن. بۆ دووەمین ساڵ لە سەریەک هەموو ناوچەکانی وان، وەستان، ئامۆگ، کوواژ، ئەلباق خوشابیان تاڵان کرد و ئاگریان لە دانەوێڵە و پوش و پاوانیان بەردا. لە دوام هێرشانە سوڵتان سلێمان هێزەکانی دەوڵەتی عوسمانی سازدا کە بۆ جاری چوارەم لەشکر بۆ سەر ئێران بات. پاش چەند تێگەڵچوونێکی بچووک بەر لەوەی هێزەکانی هەردوو دەوڵەت ڕوبەڕووی یەکتری ببنەوە، هەردوولا لە ئەنجامی گیرروگرفتی ناوەوەی خۆیان و مەترسی هەرشی دەرەکیدا کەوتنە گۆڕینەوەی نامە و نێردراو. سەرنجام گەیشتنە پەیمانی ئاشتی ئاماسیا کە بە حسابی ئەبجەد بە ئەسڵح الخەیر ئەکاتە 969 کۆچی. لە سەردەمی شاه ئیسماعیل و سوڵتان سەلیمەوە هیچ جۆرە ڕێکەوتن و ئاشتیەک لە نێوان ئەم دوو ئیمپراتۆریەدا نەبوو، بەڵام پێگاتنی ئاماسیا بوو بەهۆی ناسینی ڕسمی دەوڵەتی شیعی ئێرانی لەلایەن عوسمانیەوە، هەروەها بەلاداخستنی وەختی هەندێک لە کێشە ئەرزی مەسەبی سیاسیەکانی هەردوولا. لەم ڕێکەوتنەدا بەپێی تەرازوی هێزەکانی هەردوولا ئەرمەنستان، گورجستان، کوردستان، بەشێکی عەرەبستان بەسەر هەردوو دەوڵەتدا دابەشکران، ئەبوو ناوچەی قارس بە بێلایەن و قەڵاکەی بە کاولی بهێڵڕێتەوە. هەردوو لاش بەڵێنیان بە یەکتریدا کاربەدەستانی سنوورەکان کێشەوبەرە دروست نەکەن و داڵدەی ڕاکردوانی یەکتری نەدەن. بەندە سەرچیەکانی پێگاتنی ئاماسیا لە قۆناغەکانی داهاتوودا دوای هەڵگیرسانەوەی هەموو جەنگێکی خوێناوی و دەستپێکردنەوەی هەموو گفتوگۆیەکی ئاشتی نەبوونە بنچینەی گفتوگۆ بۆ ڕێخستنی پەیماننامەی نوێ. لەماوەی جەنگی 20 ساڵەدا هەندێک ئاڵوگۆڕی دێمۆگرافی لە کوردستان ڕوویدا. شاه تەحماسب چەند ئێلێکی کوردی گوێزایەوە بۆ خوڕاسان. سلێمانی قانونیش هەر بۆ هەمان مەبەست هەندێک لە ئێلە کوردەکانی گوێزایەوە بۆ سەر سنوورەکان. مەلا مەحموودی بایەزیدی لەم بارەیەوە نووسیوێتی کە سوڵتان سلێمانی دادپەروەر گەڕایەوە ئەستەمۆڵ، دایکی ڕووی تێکرد و پێی گوت: کوڕم، وا تۆ گەڕایتەوە، بەڵام ئاخۆ لەمەودووە گورج و خزڵ باشەکان هێرش ناهێنە سەر مەڵبەندەکانت. سوڵتان لە وەڵامدا گوتی: دایکە، دیوارێکی پتەوم لە نێوان ئیمپراتۆریەتی عوسمانی و دەوڵەتانی گورج و عەجەمدا دروست کرد.
دوژمن ئیتر پێی ناکرێ هیچ زیانێکمان پێبگەێنێ. دایکی پرسی چۆن توانیت لەو مەودا درێژەدا دیوار دروست بکەیت. سوڵتان لە وەڵامدا پێی گوت دایکە من ئەو دیوارم لە گۆشت و خوێن دروست کردووە. بەڕێوەبردنی ئەو ناوچانم بەرەو ڕووی هۆزە کوردەکان کردوتەوە. دوژمن ناتوانێ زەفەریان پێبەرێ و بگاتە ناو دەوڵەتی ئیسلام. لە دوای مردنی تەحماس ئیسماعیلی کوڕی کە نزیکەی 20 ساڵ بوو لە قەڵای قاقەهەدا زیندانی بوو لە سەرتەختی شایەتی دانیشت. ئەو هەر لە کۆنۆ ناسرا بوو بەوەی دژی پێگاتنی ئاماسیە بووە کە هاتە سەرکار ڕێزی پەیمانی ئاماسی نەگرت و کاربەدەستانی سنوور هەندێک کارشکێنیان کرد. هەروەها بەر بۆ گیانی برا و برازا و هەندێک لە گەورەکانی قەزڵباش زۆری کوشتن. پەریخانی خوشکی شای ئیسماعیلی دووەم کە خۆی بە هاوکاری هەندێک لە سەرانی قەزڵباش ئەویان کردبوو بەشا هەرخۆیان پیلانێکیان لە ئیسماعیل جێڕا و کوشتیان. محەممەدی خودابەندە تەنیا برای زیندویان کردە شای ئێران. شا محەممەد کابرایەکی بوو دەڵی کوێرەموشە بوو. خۆی نەیەتوانی بە کاروباری دەوڵە ڕابگا. هاوسەرەکەی کەژنێکی هەڵکەوتوی لێوەشاوە بوو دەستی بەسەر کاروباری دەرباری ئێران و هەموو کاروبارەکانی تری دەوڵەتی ئێراندا گرت بوو. لاوازی پشێوی و بێسەروبەری ئێرانی داگرت بوو. بابی عالی پشێوی ناوخۆی ئێرانی بە هەڵزانی کەوتە پەلاماردانی سنوورەکانی. لە پێشەوە کوردەکان کە لە عەجەم داغلەدڵ بوون ئەوان هێرشیان هێنایە سەر هەندێک لە ناوچە کوردنشینەکانی ئازەربایجان خۆی و سەڵماس و ورمێ و شنویان گرت. کوردەکانی ناوسنووری دەوڵەتی عوسمانی زۆر بە چالاکی لە هەموو لەشکرکێشەکانی تری عوسمانیدا بۆ سەر ئازەربایجان و گورجستان و ئەرمەنستان لە دژی هێزەکانی ئێران بەشدار بوون. دکتۆر نوایی لە یەکێ لە لێکۆڵینەوەکانی دانووسیوێتی ڕێکەوتنێکی کە لە نێوان شاه تاماسپ و سوڵتان سلێمان قانونیدا کرابوو سوڵتانی عوسمانی بە خەتی خۆی نووسی بووی و پشتیوانی لێکردبوو. ئارامیەکی تەواوی بە سنوورەکانی ڕۆژئاوای ئێران بەخشی. بەڵام دوای ئەوەی شاه محەممەد هاتە سەرکار کوردەکانی دانیشتووی ناوچەکانی نێوان وان و ئازەربایجان دەستی فەسادیان کردەوە. خەسرۆ پاشای حاکمی وانیان هاندا بۆ پەلاماردانی سنوورەکانی ئێران. پاشای گۆرین لە خۆیەوە یا بە ئاگاداری دەرباری عوسمانی لەشکری ناردە سەرخۆی و سەڵماس. قزڵباشەکان کە پشت ئەستور بە ڕێکەوتنی ئاشتی بێ ئاگا پاڵیان لێدا بووە تێشکان. کوردەکانی ورمێ ڕەزایی ئەمڕۆیان داگیر کرد. هەرچەند ئەمیرخانی تورکمانی بەگلەربەجی ئازەربایجان توانی جارێک کوردەکان بشکێنێ بەڵام لەبەر ئەوەی نەیتوانی دەسەڵاتی دەوڵەت و ئاسایش لە ناوچەکەدا بچەسپێنێ جارێکی تر کوردەکان ئەو شوێنانیان گرتەوە. خەڵکی ئەو شوێنانەش بە ناچاری یا وڵاتی خۆیان بەجێ هێشت و ڕۆیشتن یا چوونە ژێر ئاڵای دوژمنەوە. هەموو شاکانی عەجەم بە گوێرەی توانای خۆیان درێژیان بە هەمان سیاسەتی شاه ئیسماعیل یەکەمەدا بەرامبەر بە کورد. ئەم سیاسەتە لە سەردەمی شاه عەباس یەکەمدا 1996 چۆ قۆناغێکی نوێی جێبەجێکردنەوە کە لەسەر سێ پای سەرەکی دامەزرا بوو. 1. گۆڕینی بنەڕەتی هەلومەرجی دیمۆگرافی سەرووی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕاگوێزانی ئێلە گەورەکانی کورد بۆ ناوچە دوورەکانی سەرووی ڕۆژهەڵاتی ئێران بە تایبەتی بۆ خوراسان و هێنان و جێگیرکردنی ئێلە ئازەریەکان بۆ کوردستان. 2. هەوڵدانی گۆڕینی زۆرەملەی مەزەبی خەڵکی کوردستان لە سوننیەوە بۆ شیعە. 3. سەرکوتکردنی بێبەزەی و توندوتیژی هەموو سەرکێشیەکی کورد. شاه عەباس کە مێژوونووسانی ئێران بە کەبیر ناوی ئەبان لە سەرەتای سەدەی 11هەمی کۆچیەوە کەوتە دانانی ڕێوشوێنی گۆڕینی هەلومەرجی دێمۆگرافی کوردستان بە تایبەتی ئەو ناوچانەی کەوتبوونە نێوان ڕووباری ئاراز و دەریاچەی ورمێ کە هەمیشەیەکێ لە شارڕێکانی هێرشی ڕۆم بوو بۆ سەر ئێران بە تایبەتی بۆ سەر ئازەربایجان و پایتەختەکەی تەورێز کە ئەو سایەکێ لە گەورەترین شارەکانی بوو. ئێرانەکان لە ترسی هێرشی یەک لە سەریەکی ڕۆم پایتەختەکەی خۆیان لە تەورێزەوە جۆزا بووەوە بۆ قەزوین. دوایتریش بۆ مەڵبەندێکی دوورتر لە مەترسی ڕۆم لە ناوجەرگەی ئێراندا واتە بۆ ئەسفەهان. لێکۆڵەری ئێرانی نەسڕوڵا فەلسەفی دەربارەی سیاسەتی خێڵەکی شاه عەباس نووسیوێتی شاه عەباس هەروەکو لە ماوەیەکی کووردا سەرانی خودسەر و خاوەن نفوزی قزڵباشی بەهێزی تەکبیریا بە شمشێر لە ناو نەهێشت ئاوەهاش سەرانسەری ئێرانی هێنایە ژێرباری فەرمانی حکوومەتی مەرکەزی واتە ئیرادەی شەخسی خۆیەوە. کەوتە ململانەیە لەگەڵ سەرانی ئەو ئێل و هۆزانەدا کە ئەیانویست لە قەڵەمڕەوی ئێل و عەشیرەتەکانی خۆیاندا سربەخۆ و فەرمانڕەوا بن. هەر کەسێکیان کە سەرپێچی لە فەرمانەکانی کرد بێنسڵکردنەوە بە زوویی سەرکوتی کردن بە تایبەتی لەگەڵ ئەو ئێلە کوردانەی کە لە سنوورەکانی ڕۆژئاوای ئازەربایجان و کوردستان بوون و لە جەنگەکانی ئێران و عوسمانیدا لە سەردەمی شاهێتی باوکیدا سوڵتان محەممەد خودابەندە بەهۆی هاومەزەبیەوە ڕویان لە ئێران وەرجێڕابوو دابیانە پاڵ سوڵتانی عوسمانی بۆ پەڕی دڵڕەقیەوە بێبەزەیانە ڕەفتاری لەگەڵ کردن.
دواویشە ئێلە یاخیەکەی هێنایەوە ژێربار بۆ ئەوەی توانا و دەسەڵاتی ئەو ئێلە لە قەڵەمڕەوی دێرینەی خۆیدا کەم کاتەوە زۆر جار چەندین بنەماڵی ئەو ئێلەی ئەناردە ویلایەتێکی دووردەست و جێگەکەی ئەوانی ئەدا بە دەستێک لە خەڵکی ویلایەتەکانی تر. لە هەمان کاتدا کەسانی ئێلەکەی بە تاوانی یاخیبوون جەریمە ئەکرد و پارێکی زۆری لێسەندن. شەعباز لە دوای ساڵی 1911ەوە 50,000 خێزانی لە ئێلی گەورەی چەمشگەزەک و هەندێک لە ئێلە کوردەکانی تری کوردستانی بۆ دەشتەکانی خواروی تاران ڕایگۆزا و لەوێشەوە بە خۆیان و ماڵ و ڕان و ڕەوەوە بۆ خوراسانی ناردن و پارێزگاری سنووری سەروی ڕۆژەڵاتی قەڵەمڕەوی عەجەمی لە بەرامبەر هەڕەشەی ئۆزبەکدا پێسپاردن. بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەش ڕێوشوێنی هێنان و جێگیرکردنی هەندێک لە ئێلە گەورە شەڕکەرەکانی قزڵباشی بۆ کوردستان دانا. ئەمیرخانی برادۆس کە بە ئەمیرخانی یەکدەست و خانی لە بزێرین ناو ئەبرێ خۆی بەکردەوە گەورەترین دەسەڵاتداری ناوچەکانی خۆرئاوای دەریاچەی ورمێ بوو، لەلایەن شەعباسەوە بە حەکمی ورمێ دانرابوو. مەزنایەتی ئێلە کوردەکانی تەرگەوەر، مەرگەوەر، سۆما، برادۆس موکریان یەکرد. قەڵای دمدمی لە نزیک ورمێ ئاوادان کردەوە و تا ئەهات قەڵاکەی خۆی قایم ئەکرد و هێزەکانی خۆی زۆرتر و زیاتر پڕچەگە کرد. شەعباز لە ئەمیرخان کەوتە گومانەوە کە لەو خۆسازدانە ئامانجی سربەخۆی بێ، لەبەرەوە کەوتە بەهانە پێگرتنی. هێزێکی گەورەی ناردەسەری پاشەڕێکی سەخت و ئابڵوقەدانێکی درێژ قەڵاکەی گرت و هەزاران کەسی لێکوشتن، 1018 کۆچی. بەیدوێژەکانی کورد ئەم ڕووداویان کردوتە داستانێکی قارەمانانەی تێکۆشەرانی موسڵمانی کورد لە بەرامبەر هێرشی کافرانی داگیرکەری عەجەمدا. شەعباز لە دوای داگیرکردنی دمدم و نەهێشتنی دەسەڵاتی ئەمیرەکانی کورد لە ورمێ و سپاردنی دەسەڵات لە ناوچەکەدا بەکاربەدەستانی عەجەم ڕاستەوخۆ هێرشێکی گەورەی کردە سەر موکریان و لەوێش کوشتارێکی زۆری لە کوردەکانی ئەوێ کردو ژن و مناڵی بەدیل بردن، 1019 کۆچی. نووسەرێکی تر دەربارەی قەتڵعامی ئێلی موکری نووسیوێتی شەعباز فەرمانیدا بە سوپایەکانی خۆی کە 6,000 سوار بوون کەونە کوشتنی ئێلی موکری کە لە ناوچەیەکدا ئەژیان 12 فرسەنگ بوو. ئەم هێزە 4 شەو و 4 ڕۆژ خەریکی قەتڵعام بوون. شەعباز لە کورد داغڵە دڵ بوو، هەم داخی ئەوەی لە دڵدا بوو لە شەڕەکانی عوسمانی ئێراندا هاوکاریان لەگەڵ عوسمانی کردبوو دژی قزڵباش، هەم خۆی لە کاتی شەڕەکانی 1940دا لەلایەن کوردێکی موکری دیلەوە خەریک بوو بە خەنجەر بکوژرێ. شێخ حەیدەری موکری لە کاتی پەلاماردانی قەڵای ئەریواندا 1912 لە ڕیزی سوپای قزڵباشدا کوژرا. قوبادی کوڕی لە جێگەی شێخ حەیدەر لەلایەن شەعباسەوە کرابووە مەزنی ئێلی موکری و فەرمانڕەوای مەراغا. بەڵام شاقینی کۆنی لە باوک و باپیری قوبادخان بوو. لەو سەفەرەدا کە بۆ موکریانی کرد داخی دڵی خۆی پێڕشتن و تۆڵەی ڕابردوشی لێکردنەوە. شەعباز خوشکەوی قوبادخان کە بە قسەی مەلاجەلا لەناو کووردا بە قەشەنجی بەناوبانگ بوو زەوت کرد، کەچی دوای ئەوە بە 4 ڕۆژ قوبادخان و هاوڕێکانی کوشت و فەرمانی کوشتنی بە کۆمەڵی ئێلی موکری دەرکرد. مەلاجەلالی مونجم نووسەری هاوزەمان و هاودەمی شەعباز کوشتاری بە کۆمەڵی موکری بەم جۆرە ئەجێڕێتەوە. بەپێی ئەلئومور و مەرهونە بیەوقاتیها سزای کردەوەکانی ئەو کوردانە لە پەردەی شاردنەوە دامابووە. بەڵام لە ڕۆژی 18 ڕەبیعستانیدا کاتێک کە هەتاو بە 14 دەرەجا لە سەرەتاندا بوو، قوبادخانی لەگەڵ 94 کەس لە گەورەکانی کورد لە کۆڕی باشت ئایندا کوشت و هەر ئەو کاتەش حکمی قەتڵعامی جەماعەتی موکری عیزی سودور کرد. غازیان وەکو ئەو مەلەی کەدان لە زەویدا بچنێتەوە کوردەکانیان لە کێو و دەشتەکانی ئەو مەڵبەندەدا چنیەوە و کوشت. نوابی سەجی بەردەرگای عەلی، ئەمە ناوی شەعباز بوو و خۆی چوو بۆ سەر قەڵای عەلی کەندی لە ناوچەی گاودولی مەراغە و بە ئۆردۆکەیەوە لەو مەنزڵە دابەزی. عەلیخانی شاملۆی بە خۆی و لەشکرەکەیەوە ناردا سەر قەڵاکەی حسێن سوڵتانی برای قوبادخان لە ناوچەی لەیلانی مەراغە. لەبەرەوەی ئەو قەڵایە زۆر قایم بوو، کەسانێکی سوپایی کارزان پارێزگاریان ئەکرد شەڕی بە چاک نەزانی، بۆیە کەوتە بەکارهێنانی لە تایف الحید. 2 کەس لە خەڵکی ئەو قەڵایە لەوێ بوون کەوتبوونە دەست غازیانی شێرگەر، بەدەستی بەسراوە هێنایان نەبەردەمی خانی ناوبراو. خان فەرمانی بەردانی هەردووکیانی فەرموو، وتی بڕۆن بە ئەهلی قەڵاکە بڵێن لەبەر ئەوەی خیانەتێک لە قوبادخان ڕوویدا بوو ئەوی لەگەڵ تاقمی خاین کوشت، ئێمەشی بۆ ئێرە ناردەوە. بەو مەرجەی هەر کەس شاهی سوون بێ و بە شەرەفی سوژدەی ئەشرەف مشەڕەف بێ، ماڵ و ئەسباب و ژن و زارۆکی ئازادە بێ. هەر کەسێکی ژنێت ئەوە لە سەرکوتکردن و کوشتن و تاڵانکردن پارێزراو نابێ. هەر کە ئەم 2 کەسە گەیشتنەوە ناو قەڵا، ڕیشسپیەکیان بە ناوی سلێمانەوە لە قەڵا هاتە دەرێ، چووە لای خان بە دڵنەوایی کراوی گەڕایەوە. پاش ماوەیە کوردێکی زۆر لە قەڵاکە هاتنە دەرێ. لەبەر ئەوەی خەریک بوو ئەبوو بە شەو پێی وتن
قەڵاهی شایە وسڵ وایە کە 30 کەس لە ئێمە لەگەڵ خۆتان ببەنە ناو قەڵاوە، چەند کەسێکیان لە بورج و بار و چەند کەسێکیشیان لەسەر دەرگاکە دابنێن و خۆتان ڕووبکەنە خزمەتی ئەشرەف ئەو هەرچی فەرمانێکیدا بەجێ بهێنن. دانیشتوانی قەڵاکە لە کەمی هاتووەکان و زۆری خۆیان بایی بوون، ئەوانەیان بردە ناو قەڵاکەوە و یەک و دوو زیادیان کرد و بەو جۆرە پتر لە 100 کەس چوونە ناو قەڵاوە. ئەو تاقمە کوردش ئەو شەوە لە دەروی قەڵاکەمانەوە بۆ نووسن هەردوو نووسیانیان ناردە خێوەتی یەکێ لە قزڵ باش بۆ بەیانی تاقمێکی تریشیان لە قەڵاوە هاتن. فەرماندرا ئەو تاقمەی شەو لە ئێمابوونەوە بێن کە هاتن نەزریان پۆشی بوو نەچەکیان هەڵگرتە بوو. حەزرەتی خان بۆ ئەوەی دڵنیام کە زرێ و چەکی ئەو تاقمەی ئامادە کرد و پێی لەبەرکردن، ئەوەش بوو بەهۆی دڵنیابوونیان. پاش ماوەیەک پیان وتن ئەبێ بچن بۆ خزمەتی ئەشرەف ئەو هەرچی فەرمانێکی پێدان جێبەجێ بکەن، بەڵام لەبەر ئەوەی ڕێگاتان نادەن بەچەکەوە بچنە خزمەتشا چاکانتان لە ماڵەکانی خۆتاندا دابنێن و اینجا بڕۆن بۆ جێبەجێکردنی فەرمانی ئەو. سەبارەت بەو دڵنەواییە تەواوی لەوانیان دیبوو چەک و ئەسبابەکانی خۆیان ناردەوە ماڵەکانی خۆیان و 172 کەسی لەگەڵ نۆکەرێکی خۆیان ناردە خزمەتی ئەشرەف. پاژماوەیەکی تر یەکێکی ناردە ناو قەڵاکە لەبەر ئەوەی نەوەکو کەسێکیان لێوێ بەجێما بێ و نەچوو بێ بۆ سوجەی شاه و تووشی ئازاردان ببێ و ئێمە لە ڕووی دروستیەوە بە ئێوەمانوێت. دوای ئەمەش 64 کەسی تر هات نەدەرێ، ئیتر هیچ کەس لە قەڵاکەدا نەمابوو. دەست بەجێ فەرمانی ڕۆیشتنی ئەو تاقمەشیاندا، هەمویان کوشتن و دەستیان گر بەسەر ماڵ و ئەسباب و ئەسیرەکانی قەڵاکەدا. ئەو تاقمەش کە چوو بوونە خزمەتی ئەشرەف ئەوانیش هەموو کوژران بێ ئەوەی خوێن لە لوتی یەکێ لە غازیان بێت. یەکێ لە غوڵامەکان لە ناو دیلەکاندا مناڵێکی 8 ساڵی بۆ خۆی هەڵبژارد بوو. مناڵەکە کابرای بە شمشێرەکەی خۆی لە چەند لاوە بریندار کرد و بە زمانی کوردی وتی ئەوە لە باتی خوێنی باوام. دەست بەجێ مناڵەکەیان کوشت. هەروەها ژنێکی ئاوز لەگەڵ کچۆڵەیەکی 6 ساڵەدا پیاوێ بە توندی قسەی ناشرینی لەگەڵ کردبوو. پیاوەکە بۆ خۆشتن چوو بۆ حەمام، بەڵام کە هاتە دەرێ بینی ژنەکە سەری کچۆڵەکەی خۆی بڕیوە و چێردێکی کردووە بەزی خۆیدا و ئەو مناڵەشی کوشتبوو کە لە زگیدا بوو، ئەویست خۆشی بکوژێ. ئەوانیش دەستیان نەگرت و وتی دوای مێردەکەم منی ژیانم ناوێ، سەری خۆی بڕی. قرچقایبەگ تا سەرچەمی جەغەتوو چوو. 300 کەسی لە جەماعەت و ئولوسەکانی دەوروبەری خۆی گلدایەوە، ویستیان هەڵێن، بەڵام ئەو هەمویانی گرت و کوشت. ژمارەیەکی زۆر دیل و ئەسپ و گاو مێگەلێکی بێشوماری پێشخۆی داوهێنایەوە، دایان بەوانەی هێنابیان. لەشکری قورچی باشی بە سەرکردایەتی کوڕەزاکەی لەگەڵ قورچی 100 کە لەو دیل و ئەسپێکی زۆر و گاومەڕی بێژماریان هێنا. بەپێی حکمی جیان الموتاع ئەسفەندیاربەجی عەرەب گوزلو چوو بۆ گەرمەرود و بە حەمیەتی مامی قوبادخان لە مکریەکان 27 سەلک و دیلێکی زۆری لە گەورەکانی ئەو وەزە هێنا، لەگەڵ ماڵ و ئەسباب و گاو مێگەلێکی زۆر، هەمووی درایەوە خۆی و تابینەکانی. خەڵکی شاری مەراغەش دەستیان گەیشتە ئەوانەی ڕقیان لیان بوو، نزیکەی 300 کە لیان لێهێنان، بەگشتی زیاتر لە 2000 سەربڕاویان هێنا. هەروەها فەرماندرا بۆ ئەمیر و لەشکرەی لە دەوری قەڵای دمدم بوون مکریەکانی ورمێ بکوژن. ئەوانیش بە جۆرەی حکمی ئەشرەف لە ڕۆژی دووشەممە 27 ڕەبیعسانیدا دەستیان کرد بە کوشتنیان. 107 کە لیان لەگەڵ دیلێکی زۆر و ئەسپ و گاڕان و مێگەلدا لە دارایی ئەو جەماعەتە لە کەناری سیاڕوودەوە هاورد. مەولانە خلاصی مێژووی ئەو ڕووداوەی بە شێعر هۆنیوەتەوە، ئەڵێ کاتی قزڵ باش قەڵای کوردەکانیان فەتح کرد، خوێنیان لە بادەجیانە ئەکردەوە. هەواڵ هات، ڕۆمی هاتوون وەکو دەسار بە دەوری خۆیاندا ئەخولێنەوە. بۆ دوعای شاهی عالەم لە دڵبانجی قوم و یا ئەیوهەناس بەرز بۆوە، بۆ ئەوەی گومان و دوودڵی لە بیرمدا نەمێنێ، بۆ فاڵ بە دوی تاریخدا ئەگەڕام. نووسرا ماتەمی کوردان لە ڕۆمی و نووسیم جەژنی فەتح لە شاه عەباس، هەروەها بە پەخشانی ژووتویانە قەتڵ و عامی مکری حەقە. هەرسێ ڕستەی ماتەم کوردان زڕۆمی و عید فەتح ئاس شاه عەباس و قەتڵ و عام مکری حەق بە ژماری ئەبجەد ئەکاتە 1019 کۆچی کە ساڵی کوشتنی بە کۆمەڵی ئێلی مکریە. زەبروزەنجی خوێناوی شاه عەباس ئەگەرچی زەرەری گیانی و ماڵی زۆری لە ئێلەکانی مکریان و برادۆزدا، بەڵام نەیتوانی گیانی بەرەنگاریان تێدا بکوژێ. پاش 6 ساڵ لە داگیرکردنی قەڵای دمدم، کوردەکانی برادۆز سەر لە نوێ قەڵاکەیان ئازاد کرد و ناوچەکەیان گرتەوە دەست، بەڵام هێزی قزڵباش چووە سەریان و بۆ جاری دووەم قەڵای دمدمیان لە دەست کورد دەرهێنا.